My name is Eveninsir and I am Deputy International Secretary of the Swedish Social Democratic Party. من ناوم ئەڤین ئینجێرە، جێگیری سکرتێری پارتی سۆشیال دیموکراتی سویدم. لە سوید دوای 131 ڕۆژ حکومەت پێک هات. حکومەتی ئێمە لەلایەن پارتی سۆشیال دیموکراتەوە بە هاوبەشی لەگەڵ پارتی سەوزدا بەڕێوە دەبرێت، بەڵام ئەوە وەک پێویست نییە. هەر بۆیە پارتی لیبراڵ و پارتی ناوەڕاست پشتیوانیمانەکەن. ئێمە ڕێکەوتنمان لەگەڵ پارتی لیبراڵ و پارتی ناوەڕاستدا هەیە بۆ ئەوەی بتوانین حکومەت پێکبێنین، بەڵام پێویستمان بەوە هەیە پارتی چەپ لە ناو پەرلەماندا دەنگ نەدات. دوای چەندین مانگ لە وتووێش توانیمان بگەینە ڕێکەوتن. ڕێکەوتنەکە 73 خاڵ لە خۆ دەگرێت و لە نێوان هەریەکە لە پارتی سۆشیال دیموکرات و پارتی سەوز و پارتی ناوەڕاست و پارتی لیبراڵدا واژۆ کراوە. بۆیە لە ڕێکەوتنێکی وەهادا پارتەکەمان لە توانایدانیە هەموو سیاسەتەکانی خۆی پەیڕەو بکات، چونکە پرسەکە بریتیە لە وتووێش، بریتیە لە دانوستان. ئەو 73 خاڵە هەندێکیان هی سۆشیال دیموکراتە و هەندێکی تریشیان هی پارتی سەوز و پارتی لیبراڵە، بەڵام لەم کاتەدا ئێمە ئەم ڕێکەوتنە بۆ سوید بە شتێکی باش دەزانین، بە تایبەتی لەم بارودۆخەی ئێستادا. ئەوە سەرکەوتنێکی گەورەیە کە هێزە دژە دیموکراتەکان کاریگەریان لە دروستکردنی بڕیاری سیاسیدا نەبێت. ئەوە سەرکەوتنە کە ئەو هێزانە توانیان بگەنە کۆمەڵە خاڵێکی هاوبەش. ئێمە کۆمەڵێک بیرروڕای جیاوازمان هەیە، بەڵام ئەوەی کە کۆی کردوینەتەوە بریتیە لە دیموکراسی و مافی مرۆڤ. And other points are very much influenced by the Liberal Party, but I would say that in total it is an agreement that